ئێمە دەزانین کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی ئەوڵەن فاشستی و نیژاد پەرستە و دوایش بە تایبەتی دوژمنایەتی لەگەڵ خەڵکی کورد زۆر بە ئاشکرا خۆشیان دەریان بڕیوانی لە زمان ئەردوغانەوە. بێجگە لەوانە هەمومان دەزانین کە دەوڵەتی تورکیا هیچ کات قەوارەیەکی هاوشێوەی قەوارەیەکە لە ڕۆژاوای کوردستاندا مەزراوە و بە شێوەیەکی دیموکراتی خەریکە بەڕێوە دەچێەوە تەواوی پێکهاتەکانی دانیشتووی ئەو ناوچەیەی تێدا بەشدارە. ئەمە خودی دەوڵەتی تورکیا بۆ سەرخۆی بە مەترسی دەزانێت، بۆیە بەردەوام دەبینین لەو ڕۆژەوە کە ئەم قەوارەیە دامەزراوە خەریکی دوژمنایەتیکردنە لەگەڵ ئەم قەوارەیە و بە ئەنواع و ئەقسام پیلانی جۆرا و جۆر خەریکی لەنێوبردنێتی. بۆیە پێمان وایە من شەخسەن پێم وایە لە داهاتووشدا گەورەترین مەترسیەکی کە لەسەر دەسەڵاتی خۆسەری لە ڕۆژاوای کوردستان دەیبینین دەوڵەتی تورکیایە. ئێستا لە تەریقی دەسەڵاتی تازە دامەزراو لە دیمشقەوە بێت، بە پیلانەکانی خۆی بێت، لە ڕێگای ئەو جەریاناتەوە بێ یا ئەو ڕەوتانەوە بێت کە سەر بەخۆینەوە بەردەوام خەریکە پشتیوانیان لێ دەکا بە دژی هێزەکانی سووریای دیموکراتیک. لەم ڕێگانەوە دەوڵەتی تورکیا هەوڵەدات کە زەربە لە دەسەڵاتی خۆسەری بوەشێنێتەوە ئەم قەوارەیە بە هەر شێوەیەک بێت نەهێڵێت. بۆیە پێویستە هەموو کارێک بکرێت و بە تایبەتیش بە یەکڕیزی و هاو هەڵوێستی دانیشتوانی ئەم نێو ئەم چوارگۆشەیە یا ئەم دەسەڵاتی خۆسەری پیلانەکانی دەوڵەتی تورکیا گەورەترین مەترسین پوشەڵ بکرێتەوە. ئێمە دەزانین دەوڵەتی تورکیا بە ئاشکرا سەرچاوەکانی ژیانی خەڵک لەو ناوچەیە دەکاتە ئامانج، یعنی ئەو سەرچاوانەی کە بۆ بژیوی خەڵک بۆ خۆشگوزەرانی خەڵک بە خەڵک دێن ئەوانەی کردوتە ئامانج، بۆمبارانیان دەکا ئەو دەیەوێت ژیان لەو ناوچەیەدا نەهێڵێت. بۆیە ئێستا مەسەلەی هێرشکردنە سەر بەنداوی تشرین کە شوێنێکی زۆر استراتیژیک و گرینگە جیا لەوەی کە دەیەوێت لەو لە پردی قەرەقۆزاخ و یار بەسەر بەنداوی تشریندا زاڵ بێت، دەیەوێت پەرەتەوە بۆ بەری کۆبانی و مەترسی زیاتر بخاتە سەر دەسەڵاتی خۆسەری. ئەم بەنداوی تشرین وەک باسمان کرد لەگەڵ ئەو پردی قەرەقۆزا دوو شوێنی زۆر استراتیژین و بۆیە قورسایی هێرشەکانیان خستوتە سەر ئەو ناوچەیە کە دەزانن ئەمە تقریباً 1 ملیۆن کەس زیاتر خەریکن لە بەنداوی تشرین کە قازانجی چ لەباری وزەوە بێت، چ لەباری ئاوەوە بێت، لەباریانی لەژێر کاریگەری بەنداوی تشریندان. بۆیە دەیەوێت شخصنە سەر زیاتر بخاتە سەر دەسەڵاتی خۆسەری بۆەوەی کە بە چۆکی دابێنێت. بەڵام تا ئێستا وەک دەبینین کە بە شێوەیەکی هاو هەڵوێست یەکگرتوانە هەموو دانیشتوان و پێکهاتەکانی ئەم نێو دەسەڵاتی خۆسەری بە دژی ڕژیمی یا دەوڵەتی تورکیا وێستاونەتەوە و ئەمەش دەتوانێت پیلانەکانی پوچەڵ کاتەوە. هەروەک بە ئاماژەم پێکرد بە شێوەیەکی کۆنکرێت بۆ جوابی پرسیارەکەی بەڕێستان ئامانجی دەوڵەتی تورکیا ینی گەورەترین ئامانجی نەهێشتنی دەسەڵاتی خۆسەریە، بەڵام بۆ لاوازکردنی هێرش دەکاتە سەر ئەو سەرچاوانەی کە بۆ ژیانی خەڵک ئەمڕۆ لەو ناوچەیەدا بەکاردێت. ئەمە خاڵێکی زۆر گرینگە دەبێت زۆر گرنگی پێ بدرێت، دەبێت یەکڕێزی ناو ماڵی کورد زۆر بە گرنگ وەربگیرێت و هەر ئەمەش دەتوانێت بەشێکیشی زۆر لە پیلانەکانی نەیارانی ئەم دەسەڵاتی خۆسەری پوچەڵ بکاتەوە و بە تایبەتیش تا ئێستا ئێمە دەبینین کە نێوانی دەسەڵاتی خۆسەری و هەرێمی کوردستان بە شێوەیەکی نۆرمال نەبووە، یان تەنانەت وەکو دەوڵەتانی دیکەش نەبووە ئێستا، بەڵام حەقا پەیوەندیەکی دیپلۆماتیک سیاسی ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و دەسەڵاتی خۆسەریدا هەبێت لە جاران باشتر و ئەم گرژیانەی کە تا ئێستا هەبووە نەمێنێت بۆ ئەوەی کە ئێمە بڵین خەڵکی کورد هەستی بە مەترسیەکانی کردووە و دەیەوێت ناوماڵی خۆی یەک بخاتەوە بۆ بەرپرسدانەوەی مەترسیانی کە لەسەرێتی.